هەموو بایکۆتکردنێک بۆ هەر کاڵایەک بێت کاریگەری لەسەر بارودۆخی ئابووری ئەو وڵاتەش دروست دەکات بەتایبەت وڵاتێکی وەک تورکیا چونکە زۆرتری پشت بە هەناردا بەستێ و هەناردەی تورکیاش بۆ هەم هەرێمی کوردستان هەبوو هەم بۆ رووسیاش هەبووە هەم بۆ ئەوروپاش هەبووە ئێستا گرفتێکی گەورە لە بەردەم تورکیا دروستە بێ بەم بایکۆتکردنە چونکە لە هەرێمی کوردستانەوە کە بایکۆتی کاڵای تورکی بکرێ بێگومان کەمتر هاوردا ئەکرێ بۆ ناو هەرێمی کوردستان واتە هەناردەی تورکیا کەمە بێتەوە بۆ هەرێمی کوردستان و لە لایەکی تریشەوە هەمومان نەزانین کە وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە بەتایبەت ئەڵمانیا سوید فەڕەنسا زۆرینی وڵاتە ئەوروپیەکان بە کۆی دەن و یەکێتی ئەوروپاش گەماروی وەکو گەماروەیەک خستیانە سەر تورکیا بەوەی کە بایکۆتی کاڵای تورکی بکەن بۆ ئەگەر بۆ ماوەکی کاتیش بێ هەر زۆرە چ لە بواری ئابووریە چ لە سەربازیە چ لە سیاسی ئەمە کاریگەریەکی زۆر گەوری لەسەر تورکیا بێ و هەمومان بینیمان کاتێک کە تەنها تەماتەی تورکی هەناردەی رووسیا ناکرا چ کێشەیەکی گەورە لە بینی تورکیا و رووسیا دروست بوو کە وای لێ هات سەرۆکی و هەردوو وڵات بکەونە سەر مێزی دانوستان تەنها لەبەر تەماتە اینجا گەر هەموو کاڵاکانی بایکۆت بکرێ و ئێمەش وەک یەکێتی هاوردە و ناندکارانی هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵ ڕای میلەتمان بووین میلەت چی بخوازێ چی پێ باش بێ ئێمە میلەتەکەمان لە پێشترە کە هاوڕای میلەتەکەمان بین بەر لە بایکۆتکردن بێگومان زیاتر 9 میلیارد دلار ئاڵگۆڕی بازرگانی هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا کە ئەڵێن تورکیا هەمووی کاڵای تورکی نییە ئەو بڕەپارەیە زۆر جار بە هەڵا ئەوەلیەکەیرێتەوە ئەو 9 میلیارد دلارە هەموو کاڵایە کە لە ڕێگەی تورکیاوە چ ترانزیت بێت چ خودی کاڵای تورکی بێت چکە ئێمە مەرج نییە هەموو کاڵایەکمان تورکی بێ ئەوەی کە لە سنوورەکانی تورکیاوەیەت بە ترانزیت جاریواهی ئەوروپی و شوێنەکانی تریشەر بە تورکیا بۆمانیت بێگومان بەرچاو بە شێوەیەکی بەرچاو پێوە دیار بووە کە ئەو بایکۆتە بکرێ و زۆر ئاسانیشە چکە هەموو بازارەکان ئەگەر بگەڕین بەدیلی کاڵای تورکیمان هەیە چ لە هی وڵاتە عەرەبیەکان بێت چ لە وڵاتە ئەوروپیەکان بێت ئێمە وەک یەکێتی هاوردە و ناندکارانی هەرێمی کوردستان بنەغەیەکمان بۆ ئەوە داناوە کە پێشتر چەندین گرێبەستی بازرگانی لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانە لەگەڵ کەنەدا لەگەڵ ئەمریکا تەنانەت لە دوایین گەشتمانە بۆ ئەندەنوسیا کە لە هەفتەی ڕابردووە ئەنجام درا بە بڕی 10 ملیۆن و نیو دلار گرێبەست کراوە کە کاڵا بێتە هەرێمی کوردستانەوە بۆیە بۆ هەموو کاڵاکان ئەتوانین بەدیل بۆ کاڵای تورکی بدۆزینەوە زۆر ئاسانە بەلای هاوڵاتیەوە کە بتوانێت ئەو بایکۆتە بکە و تەنانەت ئەگەر خەڵکێک باز لە جلوبەر بکە کە زۆرینەی جلوبەرگەکان تورکین ئەوەش بەدیلمان هەیە کە بازرگانێکی زۆرمان هەیە کە کاڵای تازەی ئەوروپی ئەهێنێتە هەرێمی کوردستان و بە کیلۆ ئەیفرۆشن کە خەڵکێک ئێستا بەبێ ئەو بایکۆتکردنش هەڕووی تێکردبوو کە کوالێتی باشتریش و هەرزانتری ژەکەوێت بۆ خەڵک ئەتوانرێت بەو شێوەیە ڕای خۆی دەربڵێ هاوڵاتیە بە ڕێژەی دیاریکراو لامان نییە ئێمە چکەوە زیاتر گومرگەکان دیاریەکەن و ئێمە وەکو خۆشمان ساڵانە ئامارمان لا ئەبێ وەکو ڕێژەیەکی دیاریکراو لامان نییە بەڵام بێگومان لە هەموو بایکۆتکردنیەکە تەنانەت لە یەک بابەتە بایکۆت بکرێت کاریگەری لەسەر هاوردەکردن نەبێت یا هەناردەکردنی تورکیا بێت بۆ هەرێمی کوردستان کە بێگومان زیانێکی گەورەی ئابووری بەر تورکیاکەوێت بە هاوشێوەی ئێران ئەگەر سیر بکەین بینیمان لە کاتی ڕێفراندۆمی هەرێمی کوردستانە کە سنووری بەڕووی هەرێمی کوردستانە داخست چ زیانێکی بەرکەوت تەنانەت لەو ماوەی 5-6 مانگەیە کە سنوورەکانی بەڕووی هەرێمی کوردستانە داخست بوو 5,000 کرێکاری بێکار بوو ئێران تورکیا لەو بڕوایم کە زیانی زیاتری بەرەکەوێت لەو حاڵەتەیە و بە هەموو بایکۆتکردنیەک یا هەموو دوورکەوتنەوەیەک لە کاڵای هەر وڵاتێک زیانی گەورە بە وڵاتەکەوێت بەتایبەت کە وڵاتێک بێت پشتی بە هەناردە بەستە بێت چونکە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران جیاوازترە لە تورکیا لەو بارەشە ئەو نەوتی هەیە گازی هەیە چەند وڵاتێکی تری هەیە تورکیا کەمتر ئەو نەوت و گازی هەیە زیاتر پشت بۆ هەناردەیە بەستێکە لە وڵاتەکەی خۆیان هەیەی زۆرن ئەو وڵاتانی کە ئێمە پەیوەندیمان لەگەڵیانە هەیە چکە ئێمە لە 2005ەوە کە ئەم ڕێکخراوە دامەزراوە ئەو پەیوەندی دروست کردووە بە بازرگانەکان لەگەڵ وڵاتانی دەرەوەیە وەکو باسم کرد لە جلو بەرگە کە بە شێوەیەکی بەرچاو توانرێت پشت بە کاڵای ئەوروپی ببەسترێت کە بە کیلۆ هەیە لە بازاڕە کوالەتی باشترە و هەرزانتری ژەکەوێت و لە بابەتەکانی تریشە بۆ نمونە ئەگەر هەر نانی سبەینان نانی بەیانیان سیر بکەیت ئەگەر تۆ داوای پەنیر بکەیت
هەم پەنیری کوردیمان هەیە هەم پەنیری سعودیمان هەیە پەنیری کەنەدیمان هەیە کە ئەندامان هەیە لە کەنەداوە لە هۆڵنداوە لە فەڕەنساوە پەنیرە هێنێ ئەوە گەر وەک نانی بەیانیان لە شتەکانی تریشا بە هەمان شێوە هەموو شتێک بەدیلیمان هەیە بەس ئەوەنە هاوڵاتیەکە خۆی کە ئەچێتە ناو مارکێتێکەوە لە مارکێتەکەیە بڵێ کاڵایەکم بەرێ بۆ نمونە پەنیرم ئەوێت با تورکی نەبێت لەوە هەشت کاڵای تری وڵاتانی تری بۆ بهێنێت ئێمە وەک باسم کرد لە ئەڵمانیاوە لە فەڕەنساوە لە هەموو وڵاتە ئەوروپیەکانەوە لە بریتانیاوە لە تەنانەت لە ئوسترالیاوە لە مالیزیا لە ئەندەنووسیا لە چین لە یابان لە ئەمریکای لاتین بەرازیل لەو شوێنانە لە ئەمریکا خۆی لە کەنەدا لەمانە هەموو هاوردەمان هەیە بازرگانانمان هەموو پەیوەندیان لەگەڵیانە هەیە تەنانەت لەگەڵ وڵاتە عەرەبیەکانیشە کە بۆ هەموو کاڵایەک توانراوە بەدیلی هەبێت بۆ ئەوەی کە نەک هەر بۆ ئەم حاڵەتە بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە بێت بۆ نمونەوە ئێران و تورکیا سنوورەکانی لەسەر داخستین لە ڕێگەی فڕۆکەوە ئێمە ڕێگەی ترمان هەیە تەنانەت مەڕووماڵات ئێمە بۆ گیانەوەر پشت بە سنوور نەبەسراوە تەنانەت مەڕ و بزن و مانگا و ئەمانش بە فڕۆکە یەتە ناو فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێرەوە یەتە ناو هەرێمی کوردستانەوە لە جۆرجیا و لە وڵاتانەوە لە هیچ شتێکە هاوڵاتی پەکی ناکەوێت بەس ئەوە نەیە هیمەتێکی هاوڵاتی ئەوێ بەڵام ئێمە ئامۆژگارێکی تری هاوڵاتیانەکەین پێش ئەوەی کە داوای کاڵایەک بکەن بڵێن هی وڵاتێکی تر بێت هی تورکیانە بێت بڵێ هی ناوخۆیی چیمان هەیە چکە ئێمە لە کۆمەڵە کارگەی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستانە لە مەوادی پاکەرەوەیە لە تەنانەت چەند گەنجێکمان هەیە کارگەی بچووکی جلوبەرگیان دامەزراندووە جلوبەرگ بۆ ناو هەرێمی کوردستان دروستەکەن و لە سلێمانی هەمانە لە هەولێر هەیە لە دهۆکیش هەیە کۆمەڵێک زۆر کارگەمان هەیە بە تایبەت کارگەی پاکەرەوە دایبی تەنانەت کارگەی شیرمان هەیە شیری وشک تەنانەت لە دۆشاوی تەماتەمان هەیە لە زۆربەی بوارەکانە کارگەمان هەیە لە ناو هەرێمی کوردستانە لە ماست و شیرەمەنی و پەنیر و ئەم شانەشە کارگەمان هەیە لە ناو خودی هەرێمی کوردستانە چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دهۆک ئەتوانن بەر لەوەی کە بڵێن هی وڵاتێکی تر بڵێ کەلوپەلی کاڵای ناوخۆیی چیمان هەیە کە کوالەتیشی زۆر باشترە و چاودێری ورتری لەسرە و مەوادی حافظەشی کەمترە ئەنی سوودی زیاترە بەکارهێنانی لەوەی کە لە دەرەوەی چکەوەی دەرەوە بێ مەوادی حافظی زیاتر بێ لەبەرەوەی کە بتوانرێت کە هاوردەی هەرێمی کوردستان بکرێ و بەو ماوەی کە ئەگاتە ئێرە هیچ کێشەیەکی نەبێ.